بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خی گەورە بڕژێ بەسەریەوەی ئازیز و خۆشەویستە. جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. خی گەورەم بەرنامانە بکاتە بەرەکەت بۆ هەموو لایەکمان، بیکاتە بارانی ڕەحمەت بۆ وڵاتەکەمان، بیکاتە شەفەقەت و بەزەیی و میهرەبانی خۆی بڕژێ بە سەرمانە یا رب العالمین. دوعاکانمان گیرا بکات و عەفومان کاولێمان خۆش بێت. خی گەورە لە قورئانی پیرۆزا فەرمێت: یا ئەیها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون. عیباداتی بۆچی داناوە؟ تا بگەینە تەقوا. ئەی بەندەکانم، ئەی خەڵکینە، عیبادەتی خوا بکەن تا بگەنە ئەو شوێنەی کە پێوترێت تەقوا. تەقوا بریتیە لەوەی کە خۆت بپارێزی لە حرامەکانی خوا، یعنی خۆت لابەی چۆن لە ڕێگەیەکە ئاڕۆی بە شوێنێکە، چۆن خۆمان لە غەزەب و تووڕەیی خوا بپارێزین بەوەی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. کۆمەکی یەکتر بکەین، هاوکاری یەکتر بین لەسەر بڕ و چاکە لەگەڵ تەقوا. کۆمەکی یەکتر نەکەین لەسەر خراپە، کەواتە وەختی ئێمە نەکەوینە ناو تەقوا و لەسەر ڕێگەی تەقواداران نەبین، لەسەر ڕێگەی خراپەکارانین. تەقوا لەگەڵ ئیستیقامەتیشا بەیەکەوەن، واتە تا تەقوادار نەبیت ناگەیتە ئیستیقامەت، و هەتا ئیستیقامەت و دامەزراویت نەبێت ناگەیتە تەقواداریەکی ڕاستەقینە. فەرموون ئەڵقەی ئەم جارەمانە. زانایانە فەرموون قبل البلوغیش لە 7 ساڵی وێتر بێ مناڵ فێری تەقوا بکرێت و فێر بکرێت چۆن ڕێگای تەقوا بدۆزێتەوە. دایما من حەزەکەم بەرنامەکان هەتا وتارەکانیش دەست پێ بکەم ئەگەر مناسبێک هەبێت بە ئاەتێک، چونکی ئاەت کەلامی خوایە مبارەکە. ئاەت دەربارەی تەقوا زۆرە. یا ئەیها الناس اتقوا ربكم وقولوا قولا سديدا. ئەی ئادەمیزادەکان تەقوای خوا بکەن و قەولی سەدیدتان هەبێ، واتە قەولی جوان، قەولێکەوە ڕێکوڕەوان بێ، لار و چەود نەبێ. یا نەفەرمێ یا ئەیها الناس ئنا خەلەقناکم من ذەکەر وئونثا. ئەی ئادەمیزادەکان ئێمە ئێوەمان دروست کردووە لە دوو ڕەگەز، نێر و مێ، وجعلناکم شعوبا وقبائل. بوون بە چەند شعب و قەبیلەیەک بۆ جیاکردن. فەرمێ لیتەعارەفوو، لامەکە لە عەرەبیە پێوترێ لامی تعلیل، یعنی کە خوا ئێمەی کردووە بە چەند شعب و قەبیلەیەک بۆ تەعارفە، بۆ یەکتر ناسینە، تا تۆ بزانی ئەوە خەڵکی کوێیە، ئەوە خەڵکی کوێیەوە، چه عەشرەتێکەوە چه عەشرەتێکە. یعنی ئەو لامە لامی تعلیلە، بەمعناوێ لا لیتەتەعارەکوو، بۆ نا شعب و قەبیلەکان بچن بە گژیەکە و شەڕکەن، بەس لیتەعارەفوو، بۆ ئەوەی یەکتر بناسن. جاوە لە عەرەبیە فەرمێ ئەوە ئەسڵەکەی دوو تێبووە، لیتەتەعارەفوو تێکیان حەذف بکرێ. لیتەعارەفوو ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم، یعنی ئەو برگەیە لە ئاەتەکە ئەمەیە، ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. واتە بە شعب و قەبیلە و هۆز و تیرە و ئەمانە مەنازن، بە پشت و باو باپیرانە مەنازن. ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. بەڕێزترین کەسی ئێوە لای خوا ئەوەیە کە زۆر متتەقی بێ. إن الله علیم خەبیر. خوا خۆشی ئاگای لە دڵەکانە. تۆ چوزانی دڵی من چیتایە، من چوزانم دڵی تۆ چیتایە. ئیستا زۆر باشە. کەوا بوو بەڕاستی ئەم ئاەتە بەڵگەیەکی ڕوونە لەسەر ئەوەی کەس بە هیچیان نەنازێ، کەس بە هیچیان نەنازێ. حتا حەدیثێک هەیە ئەگونجێ دەقی حەدیثەکەم باش لەبەر نەبێ، بەس مەفهومەکەیم لەبەرە. لە جەمع الجامعیشا فەرمێ ڕوایەتی حەدیث بە مەعنا دروستە، ئەگەر دڵنیابینەوەی معناکە جوان ئەداکەین. ملەخەصی حەدیثەکە ئەوەیە کە فەرمێ واز لە هین بێنن، لە فەخر و شانازی بێنن بە باو باپیرانتانەوە، وازیان لێ بێنن لە یەنتەهونە، یا ئەبێ واز بێنن
یا لای خوا ئەوانە بێقیمەتترن، ئەوانەی کە فەخر و شانازی بە باو باپیرانەوەکەن لای خوا بێقیمەتترن من الجعلان التي تدفع النتن بأنوفها، لای خوا بێقیمەتترن لەو قۆلان چەڕەشەی کەوا شتی پیس بە ملوتی خۆی غلەکاتەوە. هەر قۆلان چ بێخرە ناو باخ و باخاتەوە ئیدارە ناکە، ئەبێ بچێت ناو شتی پیسا خول بخوا. معنای وایە ئەمە تقریبا مەفهومی بەرگەیەکە لە حەدیسەکە، معنای وایە بەڕاستی میزانی قیامەت تەقوایە، میزانی قیامەت بۆ هەموو کەسێ تەقوایە، ئەو تەقوایشە لە دڵایە. لەوانەیە کەسێ هەبێ ظاهرەکەی متقی بێ بەڵام خوا تەمەشای باتینەکە. إن الله لا ينظر إلى صوركم حتى فەرمێ ولا إلى أعمالكم. خوای تەعالا تەمەشای سوورەتەکانتان ناکە، تەمەشای ئەعمالیشتان ناکە، ولكن ينظر إلى قلوبكم، تەمەشای دڵەکانتانەکە. ئەم کەوا بوو تەقوا لە ناو دڵەکانایە. جا بەڕاستی تەقوا کەلیمەیەکە خۆی ئیتەقا یعنی خۆی پاراست، بەڵام دیارە هەموو کەسێک لە ئێمە خۆ پاراستنمان هەیە، جاری وایە لە زاڵم خۆمانە پارازین، جاری وایە لە مشکلاتی دنیا و نەخۆشی و ئەمانە، بەڵام تەقوا کەلیمەیەکە ئەمڕۆ ئیطلاق کراوە واتە ئەوترێ بە تایبەتی بۆ ئەوانەی لە خوا ئەترسن و خۆیان لە گوناه و لە تاوان ئەپارێزن، ئەوە تەقوایە. ئەخۆ ئەگەیسە من ئەحساییە و سەرژمێریە لەوا زۆر باش نیم، ئەگەر سەرژمێرێکی قورئان بکەی بە تایبەتی جەنابتان کە بەرنامەکان لەو بەرنامەی هینانە شارەزان لەوانەیە لە قورئانە ئەتوانم بڵێم بە 1000 ئاەت زیاتر دەربارەی تەقوا هاتووە. ماوەسا نەبوونی تەقوا یا نەبوونی حەزەر لە حەڵاڵ لە حرام و تێکەڵبوون لەگەڵ حرامە بێگوێیی لە مناڵە دروستەکات، یعنی ئەو دایک و باوکە نەتوان بە هیچ جۆرێ مسەیتر بن. ئایا بەشێک لە کێشە گەورەکانی خێزانی موسڵمانیش کە لە وڵاتی ئێمەیە ئەوە نییە کە خەڵک باسی وەرع نەماوە، باسی تەقوا نەماوە، زۆر کزە. ئەین تەسەوڕکە ماوەسا من چەند ساڵە پێش ێستا لای چەند کەسێک یعنی وتم بۆچی محازەرەیە بە فڵان کەسەوە بۆ محازەرێ لەسەر وەرع باس ناکەی، وتیوەکەی مەوسوعەکەی کەی شتی ئەم سەردەمەیە، کەی مشکلەی ئەم سەردەمەیە. یعنی بەڕاستی ماوەسا ئەگەر ئێمە خواناسان و زانا و داعی و بانخوازەکانمان لەم مەسەلەیە وارع نەبن، لەم مەسەلانەیە تەقوا زۆر لە پێش چاویان نەبێت، زۆر حەکیم نەبن لەو پارەیەکەوێتە گیرفانیان، یعنی ئومەت بە خەسارە ناچێ، خێزانەکان هەڵناوەشێ. یعنی زەمانەتی مانەوەی خێزان لە سیم لە ژێرسایی پارێکی هەڕەج و مەڕەج و حرامە هیچ زەمانەتێکەیە بۆی کە ئێمە یعنی ئەم خێزان لەسەر خۆی بێڵێتەوە. تۆ پرسیاری ئەوەت کرد کە مناڵەکەم لە سار بێگە متەقی نەبم، من پێتەڵم جاری وا هەیە سلفی سیارەکەش وەکو پێویستە ناگێڕێ، بۆ سلفی ساڵە نافەرمێ عەکسڵەن لاساری وڵاقەکەم زانیومە کە لە ڕووی تەقوا وەکو پێویست نەبوو وڵاقەکەش وەکو پێویست نەبوو لەسەرم. واللهی جاری وایە ئەو ڕۆژەی کە هەموو گیانت وزدە و تاقە و ئاوەدانی دڵ و دەروونە بۆ خوای پەروەردگار لە ڕۆشتنیشتا بۆ دەوامەکەت، تەنانەت لە ڕۆشتنیشتا هەست بە جۆڵی چاڵی جادەکەی، ئاسانی ڕێگاکەکەی، زوو سەوزبوونی ترافیکەکانەکەی، فریای ئیشەکانەکەوی، ئیشت لەبەرە ڕوا دەخو هەرە و کەسێکی لە ڕۆژێکی ترە بە عەکسەوە سەریعترە ڕۆی کەچی ناگەی وەکو پێویست، ئیش بەدەستەوە نایە، ئەچی بۆ شتێک دووشتی بیر چۆ بێ بگەڕێیتەوە. ئێرە ئاوەدان بۆ شتەکانی تێش وەکو پێویست مەساری خۆی وەرەگرێ. ماوەسعادنا من یەک نمونە بۆ باسەکەم بە زیاتر لەسەر ئەمە جەناب شتێکم بۆ باسەکەی معلوم. لە سەفەری حەجا پیاوێکم لەگەڵا بوو، ناوی نابم. ئەم پیاوە خزمەتگوزار بوو لە شوێنێکە، کرێچیش بوو، هاتبوو بۆ حەج. وتم فڵانە کەس بە کۆبووین لە یەک ژوورا بووین، وتم تۆ چۆن ئەم سەفەرت کردووە کە معاشێکی کەمت هەیە؟ وتی 350,000 هەیە. وتم چەندی بەکرێوتی 200. وتم چەندە بۆ مێنێتەوە؟ وتی 150. وتم 150 چۆن تۆ خێزانێکی 34 مناڵی بەشتەکاوتی ماوەسا بە قەناعەت بەش مەکات، بە قەناعەت لەخوا بەزابێ زۆر باشەژیم. وتم بەچی هاتووی بۆ حەج ئێسا؟ وتی قەرزم کردووە. وتم چ زەمانێ هەیە بۆ دانەوەی قەرزەکەت؟ وتی خوازانە خوایاتۆ. بڕواتە بێ ماوەسا پورزای کەسێکیشە لە هەرە دەوڵەمەندەکانی سلێمانی، وتی ئەو نەیزانیوە کە نیمە، بەڵام خوا ئەزانێت، پێویست ناکاو بزانێ، خوا ئەزانێت کە نیمە. ئەلحەمدولیلا پارەکەیش یاوەتەوە ئێستا. مەبەستم ئەوەیە ماوەسا
قەناعەت کەنز لا یوفنا، یعنی بالتأكيد. ئەم قەناعەتە چی؟ جاری وایە کابرا دەوڵەمەندێکە کە چی 200-300 دەفتەری هەیە، هێشتا زۆر چاوچنۆکترە، زۆر بێتەحەموولترە لە نەبوونی ڕزقێکە لەو کەسی کە بڕین ڕزقی پاری ئێواری نییەکە شتێ بۆ مناڵەکانی بکڕێ. کاشێخ بۆ مەگەر کابرا ناوە بۆ لای ئیمامی شافعی موچەکەم ئەوەندەیە مەبلەغێکی پێ ئەڵێ بەشم ناکە، ئەڵێ ئیشەکە و چی ئیشەکەی بۆ باسەکە، ئەڵێ بڕۆڕۆ بە کابرا بڵێ مەبلەغێکی لێکەم کاتەوە. چی؟ ئەڵێ بڕۆڕۆ بە کابرا بڵێ مەبلەغێکی لێکەم کاتەوە. چ بە کابرا ئەڵێ و مەبلەغێکی لێکەم کاتەوە، مەبلەغێکی بەرچاویش. پاش ماوەیەک یەتەوە بەلای ئەڵێ سە بەشتەکە، ئەڵێ وەڵای بۆ هاتوون پێ بڵێم سڕی و مەسلەیەکی دوعا بۆ کورد مەڵێ نا. یەکەم قەناعەتە بۆ دروست بوو، دووەم ئیشەکەت بەقەدەر ئەو هینە بوو. ئەوە نە حەڵاڵە بۆ تۆ. گرفتی ئێمە ئەمڕۆ ئەوەیە لە مقابلی ئیشێکی کەمە پارەیەکی زۆر، یان زۆر جاری وا هەیە ترس و بیمێک کە الشەیطان یەعیدکم الفەقر، بەوەی هەمیشە ئەخاتە دڵ و دەروونتەوە، بابەگیان مستەقبەلی مناڵەکانم ئەی دوای مەرگم چیان لێ. آخر عمەری کوڕی عەبدولعەزیز وا بیری نەکردەوە، بۆیە مناڵەکانی هەمووی وەزعی مادیان باش بوو، بەڵام هاڕونە ڕەشید بە چ شێوازێک بوو؟ کابرایە بۆ لای ئەڵێ زەحمە نەبێت چۆن باسی عمەری کوڕی عەبدولعەزیزم بۆ بکە، ئەڵێ باسی ئەوەت بۆ بکەم کە بینیم یا باسی ئەوە بۆ بکەم کە دووتراوە. بەبەستم ئەوەیە ئەم حاڵەتە بەڕاستی ئێستا دنیای تەکنۆلۆژیا بە جۆرێ لە جۆرەکان ئەیانەیە بەشە دڵ و دەروونی هەمومان ئازاڵ بێ. ئەویش هۆکارەکەی چییە؟ تەنها بۆ ئەوەیە ئەوەندە سەرقاڵت دکا نەوپەرژێتە سەر شتەکانی تر، بەم شتەوە سەرقاڵتەکە. ئەمە تەواو بوو کێشەیەکی ترێ بۆ دۆزێتەوە، ئەو تەواو بوو کێشەیەکی تر بۆ دروستەکە، بۆی هەمیشە ڕاکەی بەدوایە نەوپەرژێتە سەر لایەنە پەروەردەیەکان، لایەنە ئاوەدانیەکانی دڵ و دەروون، هەمیشە بەرچاو تاریک بیت. باشە جاران بۆ سەردانیکردنی یەکتری زۆر جاری وایە ژنەکەوا فڵانەکە زێوارەیەتەوە تاو زۆر بە ڕەحابەی سادە زوو چێشت حازرە کرایە، بۆ ئێستا بەجددی بێ پێشوەختە بەیانەکەی تەلەفۆنێ بکرێت. خۆ من لەگەڵەوە نیم بڵێم تەلەفۆن نەکرێت، بەس مەبەستم ئەوەیە دڵ و دەروونمان زۆر ئامادەسازی تیا بوو بۆ پێشوازی میوان. کەچی ئێستا میوانێک ژووری میوانێک کە پارێکی زۆری تێچێ و جەژنەوە جەژنایی کەینەوە، بەخوا ئوستازیان هۆکارەکەی ئەوەیە کە وەکو پێم وتی تەوەکولەکەمان بەناو تەوەکولە. کاتێک تەوەکولە ئەسبابەکان بگریتە دەست و بە یەقینی مطلقەوە ئیمانت بەوە هەبێت کە خوای پەروەردگار ڕاستەق و ڕۆزیدەرە، ئەنجا بزانە خوای پەروەردگار شتی مستەحیلت بۆیانتە بەرهەم یان نا. سفیانی کوڕی عەبدوڵڵای ثەقەفیە فەرمێت عەرزی ڕەسوول اللهم کرد صلی الله عليه وسلم، یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم، شتێکم پێ بڵێ کە ئیتر کافی بێ بۆ من و لە غەیری تۆ داوای هیچ شتێک دەربارەی ئیسلام نەکەم. یعنی ئەوەی پێمەڵیت ئیسلامی تەواوەتی ئیمانی تەواوەتیم پێ ببەخشێت و لە کەسی کە داوا نەکەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی قل آمنت بالله ثم استقم، بڵێ ئیمانم بەخوا هێناواتە معریفەیەکی تەواوت بەخواناسی هەبێت، عیبادەتێکی تەواوی خواناسیکی باش بکەی، تەقوادار بیت، ثم استقم، دوایی ئیستیقامەتە لەسەر ئەو دینداریت بۆستێت، یعنی بۆستی لەسەری ڕابۆستی جوان جێبەجێ بکەیت. وەختی ئینسان ئەگەر لە مەعامەلە و هەڵس و کەوتی ڕۆژانەیە حرامی خوارد، خراپی کرد، تەقوادار نەبوو، کەواتە تەقوای نەپاراستووە، با لە ڕواڵەتا نوێژی شەکە، عیبادەتی شەکە، ئیسلامەتی نیشانەدا، دروشمی گەورە گەورە ئاڵێت. مادەم حرام خۆر بوو تەقوادار نییە، مادەم تەقواداریش نەبوو عیبادەتی نەکردووە. بۆیە خوای گەورە فەرمێت وأن هذا صراطي مستقيما فاتبعوه، ئەمە ڕێگەکەی منە بە ئیستیقامەت و دامەزراوی لەسەری بن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە فەرمێ شەیەبەتنی هود، سەحابە فەرمویان یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم بۆچی سوورەتی هود پیری کردی؟ کام ئاەتەی پیری کردی؟ چه شوێنێکی؟ فەرمووی ئەو ئاەتەی کا فەرمێ فاستقم كما أمرت، استقامەتی و دامەزراوی لەسەر ئیمان و ئیسلامەتی و ئەو ڕێگەی بۆم دیاری کردووی ئەی محەممەد هەبێت وەکو ئەمرم پێ کردویت، نەک وەکو هەوا و ئارەزوی خۆتەیەوێ، نەک وەکو مەسلەحەت و دنیا و بەرژەوەندیەکانی دنیای خۆتەیەوێ. ینی دینداری نەکێشین بە بەرژەوەندیەکانمانە، چەندێکی لەگەڵ بەرژەوەندی منە، لەگەڵ گروپەکەی منە، لەگەڵ کۆمەڵەکەی منە، لەگەڵ حیزبەکەی منە، گونجا ئەوەنە ئیسلامەتێکە جێبەجەکەم نەخێر. فاستقم كما أمرت،
چۆن خوا ئەمری پێکردووی بەو جۆرە هەوا و ئارەزوەکانی خۆم مەسلحەتە دنیاییەکەی خۆم حەز و ویستە شخصیەکانی خۆم نابێت دەخالت بە هیچ جۆرێ لە ئیستیقامەت و دینداری و ئیسلامەتیەکەما بکە بۆیە ئیسلامەتی و دینداری ڕاست ئەبێ پاڵفتە بکرێ ئەویش بە تەقوا لەگەڵ ئیستیقامەت و دامەزراویکی ڕاست لەسەر ئەو دینەی کە هەتە إن شاء الله. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا أواني وتيان بدل وتيان بنيت وتيان بوجدانيان وتيان بزمانيان اعترافيان كر إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا دوایی لەسەر ئەو ئیمان و ئیسلامەتیە بە چاکی دامەزران چۆن نیەتیان هێنا کۆتاییەکەیشیان تا مردن بەو جۆرە بوون ئەم لاولایان نەکرد بە دوای مەسلحات و دنیاویستیان نەڕۆشتن إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ملائكة دابارن بۆیان دڵنەواییان نەکەن شتیان پێڵێن ئیلهامی مەلائکەیان پێ ئەگات چونکە مەقامیان بەرزە تتنزل عليهم الملائكة بيانڵن أن لا تخافوا ولا تحزنوا قد توشي نەخۆشی دەرونی نابن خەم و خەفەت دایان ناگرێت چونکە دنیا پەرست نین دنیاویست نین لە قاعی ئیمتیحانە هەرچی بێتە پێشەوە بۆیان سمعا وطاعة ئەوە قبول یەکەن وسواسی خوای لەسەرەکەن الحمد لله على كل حال إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون پەیتا مژدەکانی بەهەشت و ڕەزامەندی خوایان پێگات کێتە ناو کڕۆکی دڵیان وە یەکێک لە خواناسان ئەفەرمێن ناکرێ ئینسان تەقوادار بێت خۆپارێز بێ لە حرام خۆپارێز بێ لە غەزەبی خوا تەقوا یعنی خۆپارێزی لە غەزەبی خوا هەر شتێزانی غەزەبی خوای تیابدا ئابارێت گوناهێکی بچووکە گەورەیە هەر چیەکەیە خۆتی لێلابەی ئەمە تەقوایە ناکرێت تەقوادار بێت و نەگاتە خوا ئەگات ئەبێ بگاتە خوا بێ بگاتە مەرحەمەتی خوا من اتقى لقى ئەوەی تەقوادار بێ ئەگاتە خوا ئەو بەینە نەپچڕاوە مەدەدی خوای پێ ئەگات ئیلهاماتی خوایی نامەی خوایی ئەگاتە ناو دڵی بە خۆشەویستی خوای پێ ئەگات محەبەتی خوا ئەڕژێتە ناو دڵی لەبەرەوە هەر وەختێک تۆ دروشم و شیعاری ئیمان و ئیسلامەتی ڕنگ و ڕواڵەتی مسلمانێتی لە ڕیش و لە جبە و لە هەیکەل و لە شێوە و لە ڕۆیشتن و لە قسەکردن و لە الحەمدولله و سبحان الله ئەستەغفر الله و لەم دروشمانت هەبوو بەڵام لەناوە تەقوادار نەبووی نەگەیشتووی هەزار ئەوەندە بخەیتە ڕێ نەگەیشتووی هەزار جار ختمی قورئان و حفظی هەموو قورئان و حافظ قورئان بیت نەگەیشتوویت بە مەرج تەقواداری ڕاستەقینە نەبیت من اتقى لقى خۆی گەورە بمانگەێنێت بۆیە ئەفەرمێ هەر کەسێ چل دانە ڕۆژ ئەگەر هەموو عمری بێت چل ڕۆژ تەقوای خوا بکە خواناسێکی باش بێت ساڵح بێت حتا لە فەرمودی ترا باسی چل ڕۆژی نوێژی جەماعەتی مزگەوتی شەکە کە نیشانەی تەقواداریە ئەوە خوای گەورە لە زاهیر و لە باتڵیا دڵی ڕووناکە کاتەوە و هەروەها دڵی و زمانی بە حکمت و بە دانایی ئەپرژێت خوای گەورە بەشمان بدا لەو حکمت و دانایی خۆی یا رب العالمین لەوەی کە دڵمان فێری حکمەتەکان بێ فێری ئەزمموی ئیمانداران ببێ فێری تەقوای تەقواداران ببێت و لەسەرەوەش عاقبەتمان بە کۆتاییەکەی بە خێر بگەڕێ ئینشاء الله خوای گەورە منیش و ئێوەش و سەرجەم موسڵمانان و ئیمانداران بە عاقبەت خێری بباتەوە بۆ لای خۆی دەربارەی حەدیثیش بەڕاستی ئەوە نە دەربارەی تەقوا هاتووە یەکێ لەو حەدیثانەی کە من زۆر بەڕاستی بە هەموو حەدیثی هەر معجبین بەڵام ئەم حەدیثە زۆر پێی معجبم چونکی پێوترێ جەوامع الکەلیم واتە بە حەدیثانەی کەەوە جەوامع الکەلیمە کەلیمەکانی کەمە بەڵام معناکانی زۆرە ئەفەرمێ اتەقی الله حەیثما کونت
اتق الله حيث ما كنت تقوى خوابك لهر لا يكابي وأتبع السيئة الحسنة تمحوها أما يشهد خوي برقيك لتقوى أجر جناحك لدز واقع بو حتما هممان جناح الاسمان واقع به تشيبك أتبع السيئة وأتبدواي تاوانك كر شاكك بدوا بنيرة تمحوها شاكك جناحك أسريته وخالق الناس بخلق حسن لقال خلق هارسو كود بك بأخلاق جوان أم بيانية درس موفق عناوت لكتبي أيها الولد إمام غزالية باسي تقوى لي برسي أو من أو جنجك فقيه غزالي أو أيها الولد بو أو نسيوة أفرمي تقواتي أيش فرمي رولا تقوى أو تاني تو دا ببزي لبردم داواكاني خلقا نكاري بكي بلي هربي خلق دا بزي لبردم داواكاني منا تو دا بزي لبردم داواكاني خلقا بشرت داواكاني عن گناه نبي واتطلبي گناه لينكن تو أخلاق جواني روشتي برز أو تاني تو ملكتي داواكاني خلق ببي بشرتك أمري بجناه بينكن وكارنك هميشه هر تو ملي هلا قسم من سوار بيو هلا بي خلق دعبة زي بومنا وتقوى نية كواب براسي تقوى شعبي زورة يعني ستوابل بلي تقوى يكرق يكسوت يقلا يعني من يقرم نولاي تقوى أي قريته و لا بينش ركني إسلام وشايتمان نيج روجو زكاة حج حتى أدنى شت كعلاقي بإيمانه هي هم التقوى الإيمان بضع وسبعون شعبة إيمان حفتاو أونه بضع لسي ويبونو حفتاو أونه شعبة حفتاو أونه بشا أعلاها قول لا إله إلا الله وأدناها إماطة الأذى عن الطريق أعلاك وتاني كتب لي لا إله إلا الله بلام لا يهر خواريني أو تاني كتو الرقاية بشتيك جي أزيت وأزاري بسر رقاك وبردك دارك يسمروا بزمارك لسر الرقاب لواني تعيب تقيني هل قريب يخرناو تنكي خولك وبا أزاري مسلمان ندا جاري واهي بردك بسر وجادو بقو قريب بنجيك بي السياري اللي بدا درجك رك لواني لدواب دابا شاي زلامك شاي شورك كان حادث وابوه يعني أو تقواك وداني يتوب متكبر الإنسان بأنا رونك ما جنابه تونا يعني همومان يعني متكبر من جاب بوشي دانا ومبو من بير ميت تقوى بيشينان يعني أو نم تقوى كان عجايب بو لا كأروجتن بريا أجر بريا كاغز كوتا نخوي نوارج من بخوانا أنا زاني بكاغز تشيه أنا نكو آياتي تابي هلا أنا قر ما كان كذا شون كلاكي كان دوزيو أنا خصك كنا كلاكي كان خصك بنبيتي باسارك بوي خلق بيانني سير كاني تا أو آسته يعني براسي أمانة همي فروعي تقواي شعبي تقواي أبي إنسان بوشيوا لمعنى تقوى تبقي إما وابزين تقوى تنيا وين وشكان مان أو كينو ملكت كينو حضرت عمر هن زلامة كان بوي هنا بي كان بشاهد لسر حادثة رداوي بكابرا وتي بكابرا ناسي وتي نوالا وتي معمل لقلاك وتي نوالا سفر لقلاك نوالا أي بتشاي ناس دراوسيت نوالا وتي بتشاي ناسي وابزانم هر بواي ناسي ديوت لنش عاملي كذو يتروازاني وناسين نبراسي إنسان بتنيان نيش نابت متقي أخلاق تواني هرسكود لقال خلقه براسي معاملة كردن دوري لحرام سمسلماني وهاي براسه شو نيش هي بلام كاتك كوت أو بازار أو معاملة كردنو كل حرام ناك بهرشي دسك هري ماشيته وهر قوتي أداء إيه كي تقوى يمو مانن أجر زريك شتيكي خويك طبيعي بيني كشتيكي جوان ما بيودراوا هسكين لروي تقوى والتقوى من زور وعبادتك زور ما ننجام داوا خومان لي أقوري أبينا آمير وناهي خومان براس زانين بشاب وراس خلقي بغلط زانين پیغمبرێکی ئولو عەزمی وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامەتی بۆ تەواوی پێغەمبەرانەکە کە ئەم لە تەمەنی لە چاو پێغەمبەرانە پێغەمبەرێکی وەکو نوح تەمەنی 1000 ساڵە لە پشتی ئەمەوە نوێژەکە بەدوای هەمووشیان هاتووە بە تەواوی پێغەمبەران لە ئاسمانەکان پێشوازی ئەکەن ئەم هەموو شتە عەجایبە ئەبینە شتیوە ئەبینێ کە جیبریل بۆی نزیک بێتەوە کەچی لەناو ئەم هەموانەیە لەناو هەم ئەمانەیە بۆ معشوقی خۆی بۆ پەروەرێنی بە حەقی خۆی ئەوەندە خالقی خۆش ویستووە خوا لشأن يا فرمي ما زاغ البصر
وما طغى يعني أصلا تركيزي لا يشتان بو هر تركيزي لا يمبو ما زاغ البصر وما طغى أو اندبا بروش بو خواي پروردگار بس تركيزي لا أوبو ألمو مسجك بو إما براستي بهند عبادتوش كي خومان لي نقوري وابزاني نيش ما نيش وطوو كيك أبينين وكو بيويزني اتر درقاي دوزخي بو بكين ورواني دوزخي بكين چونکە ئەو کەسی کە تۆ ئاوا بە ظاهری ئەیبینی کێ ئەڵێ خاوەنی دڵێک نییە کە بە چەندین قات پێش تۆ کاروانی نورینی بڕیوە کە داستانمان لەم بابەتەیە زۆرن لەبەرەوە پەیامەکانی ئیسرا و میعراج پەیامی زۆر گەورەی تایە هەر بەوەی کە بێمەوە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت بۆ گەورەی و فەزڵی نوێش ئەوەندە بەسە کە خوای پەروەردگار لە تەواوی پێغەمبەران لەسەر زەویا کە قسەی کردێ وەکە لەم الله موسا تەکلیما لە زەویا بووە بەڵام بۆ نوێش عروجێکی تایبەتی پێغەمبەری خوا بۆ صلی الله عليه وسلم و فەرزیەتی نوێژی لە ئاسمان فەرز کردووە بەوەی کە ئەمە دەرئەکەوێت کە ئەمە تاکە ئیتیصالێکی ئینسان پەیوەندیەکی تەواوەتی ئینسان لەگەڵ خوای پەروەردگارە نوێژەیەتی پسرانی بەخوا شتەکانی تریشی وردە وەکو پەتی تەسبیحەکە تێگەچێت ئەوانەی کە لێم تێگەن ئەوانن کە ئەو ڕۆژەی بە تەواوەتی پێنج فەرزەکە ئەەکەیت و سونەتەکانی لەگەڵا ئاکەی حاڵەتی دڵ و دەروونت ئیش و کارەکانت وەکو ئەو ڕۆژە وایە کە هەر ڕۆژەکەی نوێژی بەیانی دەڕوە لە نوێژەکانی تریشە لە ڕەکعاتی دووەم و سێمە پێڕاگەی وەڵڵاهی ڕۆژەکانتان وەکو یەک نییە بیرکردنەوەکانیشتان وەکو یەک نییە حاڵەتی دەرونیشتان وەکو یەکتری نییە لەبەرەوە یەکی لەو مەسەجانەی ئیسرا و میعراج موضوعی ئەو عروجە ڕۆحیەی من و تۆیە کە من یەکش بە جەنابەت بڵێم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای پەروەردگاری بینی و هەموو مرۆڤێکیش لەم سەرزەویە بە کافر و موسڵمانەوە لە ڕۆژی قیامەتە لە سارەی مەحشەرە خوای پەروەردگارە بینێ لەیسە بەینەه و بەینەه تەرجومان تو ئەو خوایە حتا ئەڵێن هەندێک کەس هێن ئەڵێ تو ئەڵڵا بمبەن بۆ دۆزەق لە ڕوو نایە خوا ببینم خەجاڵەتی ئەوە نە خەجاڵەتی حتا ئەفەرمێ گۆشتی دەموچاوی ئەوەرێت یێتە خوارەوە مەبەستم ئایا لە ڕووی دەرونیەوە ئێمە خۆمان ئامادە کردووە کە ئیتر لە ڕوومان بێ خۆمان پیشانی خوا بین کاتێک هەست بەمە ئەەکەی کە خۆت و خۆی تەنیان هەست بەوە ئەەکەی کە ئین الذین یەخشون ربهم بالغیب کە لە غەیب و تەنیاییە هەست بە ئیستشعاریە و کرد ئەوە دڵنیا بە لە ڕووی دەروونەوە ئامادەی ئەو ببینی ئەو کاتە ئەویش تۆ ببینێ وجوه یومئذ ناظرة إلى ربها ناظرة لەبەرەوە یەکێک لە مەسەجەکانی ئیسرا و میعراج ئەو عروجە ڕۆحیەیە کە تەواوی پێغەمبەرانە فەرمون یاخوا بەخێر بی پێغەمبەری ساڵح و برای ساڵح ئێمە لە پێشوازی جەنابتان دەمێکە خۆمان ئامادە کردووە تەواوی ئاسمانەکان لە پێشوازی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ڕازێنراونەتەوە چونکە ئەمە لە جەنگی بەدرا خۆ مەلایکە فریشتەکە هێنە سەر زەوی بۆ یارمەتی مەلایکە سەحابەکان لە سەرەتای جەنگەکەەوە نایەن لە کۆتایی جەنگەکەیان بۆ چونکە مسلمانان ئەگەنە قۆناغی هەموو ئەسبابەکانیان گرتوتە بەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئیسرا و میعراجا کەی ئەو مەقامی بەنسی بەبێ ئەوەی کە ئەتر 3 ساڵی ناڕەحەتیەکە و مردنی خێزانی و مامی و بە کۆمەڵی ناڕەحەتیا تێپەڕە بێ ئیتر ئەو کاتە خەڵاتە خواییەکان دەست پێیەکەن من و تۆش لە هەندی حاڵاتە کە ئێتر خەریکە ئەگەینە بن بەس لە تێنەگەشتنی شتەکان ئەو کاتە تەجەلیاتی نەسائیمی پەروەردگار دا ئەبەزێتە سرد و دەروونت بە جۆرە لە جۆرەکان تێتەگەیەنێ بەڵام جار ئێستا کاتێ ماوەلی تێبگەی بۆیە لە هەندێک سەلەفی ساڵا فەرمن ئێمە چێژی شەو نوێژ دوای 20 ساڵ دەرکمان پێکرد کە ئێتر هەست بە هیلاکی قاچ ناکەی هەست بەوە ناکەی جەوەکە ساردە سەرماتە ئەم حاڵەتە چۆن دروستە بێ ئەو علاقی ئاب ئاوەدانی ئێرەوەیە کە ئەبێ لە ڕەمەزانە ئیشی لەسەر بکرێت ئاوەدانی دڵ و دەروون ماوەسا ئەو میعراجی پیانسڵم مادەم بە پیانسڵم بە ڕۆح و بەجەستە کردوێتی وەکو مەولەوی فەرمی هەر کە گەڕایەوە ئەڵقەی دەرگاکە هەرە لەرایەوە زەمان لە زەمانە نەبوو چەند حیجابات ذاتی حەق کەلام سوئال جەوابات چوبودی بیستی کریادریاوە هاتەوە حەڵقە هەر ئەلەریاوە دیماوەسا ئەم پێغەمبەرە بەرگەی ئەم حەقەتە گەورە ئەگرێت کە بە ڕۆح و بەجەستە بە تەنها بۆ ئەم پێغەمبەرش ئەنجام دراوە لە هەموو تاریخی بەشەریەتە بەڵام پیانسڵم زەڕێک ناگۆڕێ وەکو جەنابە فەرموو لە هیجرەتا کە ئەچێت بۆ مەدینە تەکلیف ناکات چونکە گەر یەکێ فێری ئەو نەوعە مەنزیلە بەرزە ببێ
مەگەر پێغەمبەر بەرگەی بگرێنە تەکلیف ناکا بڵێ وا بوڕاق بێ عەدی بمبات، داوا ناکات، دوعا ناکات، بەو شێوە سروشتی طبیعی پێغەمبەر خۆی ڕۆشتووە. ینی سوراقا ئەکەوێتە دوای چەند جارێک لێ اینجا وەکو جەناب دەفەرمووی لە ئەخیرە ینی ئەگرێت و ئیتر تەواو ئەزانێت کە ئەمە ناتوانێت دەست بۆ پێغەمبەری خوا بەرێت. هەر لەگەڵ سوراقە پێغەمبەر بینێت سوراقە لێ نامرێت، بەڵکو ئەو قۆناغانەش هەبڕێکاگە. پێغەمبەر سەڵەم ینی ئەم قووەتە گەورە چییە خوای گەورە بە نبوەتیەوە، بە نبوەتی ڕەسوڵ اللهی صلی الله علیه وسلم کە نەگۆڕان نە یەمشی فی الئەسواقەکەی ترک نەیە، وەکو جەناب باسی کرد کە سەردانی نەخۆش، سەردانی مناڵ، سەردانی یعنی هیچ نەگۆڕان پێغەمبەر صلی الله علیه وسلم. لە مەدینەیە ئەو حاڵەتە سروشتیە ژیا کە ڕۆژێک تێر بۆ دە ڕۆژ برسی بووە، زۆر بە تەبیعی کۆچی دواییەکە، زۆر بە ناڕەحەتی ینی عەزاب و ناڕەحەتیەکانی ئەڵێی عەزاب و ناڕەحەتی هەموو ئومەتی ئیسلام هەڵ ئەگرێت لەو دەڕۆژەیە ئەوەنە ناڕەحەتی بینی تا وەفاتی کرد. اینجا داوای ڕەفیق العەلاکە. یعنی ئەم بەرگەگرتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چییە مامۆسا؟ ئەم نبوەتە بۆ ئەمەنە گەورەیە، ئەم نمەی نبوەتە لە ژیانی ئێمە بۆ دانابارێتە سەر ئێمە تا ئێمە تۆزێت تەڕ بکات، یعنی تۆزە فێری تەواضع بین، فێری حەڵالخۆری بین، فێری وەرع ببین، فێری شەو نوێژ ببین، فێری سەمت ببین کە دۆستانی خوا هەیان بووە. یعنی ئەم سەمتە یەک دنیا قسەیە بەس بە باتنی قسەی تیاکرێ. کاشەگیان وەڵڵاهی سەرچاوەی هەموو ئەوانەی کە فەرمووت لە یەکەم قۆناغی تەواضعەوە دەست پێەکە. یعنی ئینسان لە ڕووی دڵ و دەروونەوە آخر هەر ئەوەی کە شەیتانی بە ئاقارێکی خراپە برد و سەری کرد بە قوڕا ئەو غرورە بوو. ئەگینا ئەگەر هەم غەڵەت بێ ئادەمیش وەکو غەڵەتی کرد، بەڵام ئەم چووکە لە غرورەوە نەبووە، یەکسەر بە خۆیان چوویەوە، خوای گەورە لێی خۆش بوو. مەبەستم ئەوەیە حاڵەتی تەواضع، ئەو تەواضع و نەفس شکاندنە لە ئینسان لە خۆیان دروستی کرد. ئەزانی لە هەندێک لە قۆناغەکانی مەولانە خاڵیدی نەخشبەندیە کە ئیتر کە ئەگاتە ئێران لە هەندێک مناقەشاتە کە بۆیان دەرەکەوێت چ عەبقەریەکە ئەڵێن تکاولی ئەکەین، تکاولی ئەکەین مەڕۆ لێرە ئەتکەینە سەرداری مامۆستایان و جێگەیەکی تایبەت تێینێ. ئەڵێ هەر ئەڕۆم چووکە لێرە لە سلێمانیا پێیان وتۆ تۆ زۆر خوێنەواری، تەواو مەقاماتی هەموو عیلمەکانت بڕیوە، بەڵام بۆی کە بە کەڵکی ئیرشادی بێ هێشتا ماوتە ئەبێ بچیتە لای شێخی نەهەریەکەی خۆت لە هێندستان. ئەو چەند ساڵی لە هندستان بوو، تقریبا ساڵی یەکەم و ساڵێک تریشی بۆ ئیزافەکاتەوە چکە هێشتا تەواضوعەکەی وەکو پێویست نییە. ئەو 2 ساڵە لەوێ نەیخوێندووە، ئەو 2 ساڵە دوو ئیشی بووە. هەندێک جار بە پێوە وەستاوە بزانێ فەقێکان کەیتی نویان ئەبێ، هەندێک جاری جزمەی لە پێ کردو تەوالەتەکانی پاک کردوێتەوە. بۆی ئەو نەفسە کە شکاندت، ئەوەی بە ئاقاری خراپ بە ئەمان با ئوستازیان مەوزوعی نەفسەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو هەموو مەقاماتانە ئەبینێ، ئەو هەموو شتە ئەبینێ، حتا خۆی فەرمێ ئەوەی کە من بینیومە ئێوە بتان بینایە لەضەحکتم قەلیلا ولەبەکەیتم کەثیرا، کەچی زۆر ئاسایی تەواضعی خۆی لەگەڵیانە پێ ئەکەنێ، لەگەڵیانە هەڵسو کەوتەکە. تەنانەت لە جەنگی بەدرا خۆی پەروەردگار وعدی پێداوە سەریەخا، سووریش ئەزانێت سەریەخا، کەچی ئەوەندە بە کوڵ ئەلاڵێتەوە، بارانیش ئەبارێت، ئەوان خەویان لێکەوتوم هەر 3-4 جا عەباکەی سەرشانێکەوێتە خوارەوە. ئەو بەکر سیدیق خاتو سەرشانیە فەرمێ وەڵڵی سەرەکەوی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئاخۆ دیلاکەکەی. مەبەستمەوەی ئەم تەواضع و ئەم ئەوەی کە بۆ خوا یەکلابیتەوە سەرچاوی هەموو عیبادەتەکان بەشکاندنی ئەم نەفسە ئەبێ. چونکە النەفس کەالطفل لەم بیرم چۆتەوە شعرەکە ئەڵێ ئەگەر وەکو مناڵ وایە ئەگەر نەیگریتەوە لە هەندێشت هەر وەکو مناڵ وایە هەر داوایشتت لێ ئەکا. مەبەستمەوەیە مەقاماتی سلوک گەیشتن بەخوا مەدارج السالیکین کە دوو مەنزیلەی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعینە هەموو ئیشکردنە لەسەر ئەوەی کە ئەم نەفسەت ئاوادان کەیتەوە، بەوەی کە ئەوانەی خەوشی بە غرور و منمنیەتی تایە. الئەنا لا تەئتی ئیلا بالعەنا. پەیوەندیەکی زۆر بە قووەت لە بینی تەقوا و وەرعا هەیە. یعنی ئەگەر ئینسان متەقی بوو ئەبێ بە وارع یا لە وەرعەوە چێ بۆ تەقوا؟ وەڵاهی لە تەقواوە چێ بۆ وەرع، چونکی تەقوا ئەساسە، بەڵام لە واقعا خۆی واریعیش
ئەتوانی بڵێ چڵەپۆپەی تەقوایە وەرە ئەوانەی کە ئیتەقی الله هن إن الحلال بين وإن الحرام بين و پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سەحابە فەرمێ ئاگادار بە حەڵال ئاشکرایە حرامیش ئاشکرایە وبينهما أمور مشتبهات یا متشابهات بە هەردوو ڕیوایەتەکە هاتووە لە بینی حرام و حەڵاڵە کۆمەڵە شت هەیە مشتبهە واتە تێکەڵە لا يعلمهن كثير من الناس زۆرینەی خەڵکەکە نایانزانێ فمن اتقى الشبهات فقد استبرأ لدينه وعرضه هەر کەسێ خۆی لە شوبهات پارێزێ ئەوە معنای وایە استیبرای کردو استیبرای تەواو دینەکەی پاڵەفتە کردو ناموسەکەیشی پاڵە باش گرتوێتی ومن وقع في الشبهات وقع في الحرام هەر کەسێک کەوتە ناو شوبهاتەوە ئەکەوێتە ناو حرامەوە جاء ئەوە وەرعە بەڕاستی كالراعي يرعى حول الحمى من خۆمەوەم بەسەر هاتووە شوانیم کردووە لە شوانێ زۆر جار ئەو حەدیثە لە منا دەرکەوتووە كالراعي يرعى حول الحمى يوشك أن يرتع فيه وەکو شوانێک کەوا گاگەلەکەی ڕانەکەی مێگەلەکەی لە دەوری زەرعێکە حیمایەکە ئەلەوەڕێنێ جای تر شوانە غافڵە بێ نوێژە کاسەراوەکە زۆر جار غافڵە بێ خەوی لێکەوێ خۆی باتەوە بۆ خۆی لە ناکاتە بزنەکان خۆیانەکەن بە ناو زەرعەکە و وێرانیەکەن بە ماوەی چارەکی ڕەنجی ساڵی ئینسانێ بەباعدن بەڕاستی ئەمەیە وەرعەکە تۆن هەوڵبەی کە شوانی باهێنەکەت مێگەلەکە نەچێتە دەوری زەرع دوور بێ ئەگەر تۆزێکیش خەولێکە و هەتا ئەوە گەیە بە زەرعەکە تۆ خەبەرە بێتەوە مەبەستەکە ئەوە نمونەیەکی زۆر جوانە بەڕاستی بۆ وەرع وەرعیش بەشێکە لە تەخوا بەڵام وەکو عەرزم کردی بەشێکی کۆتاییە ئینسان لە تەخوای حەقیقەتەوە ئەوانەی کە متتەقی بوون من لە زۆر شوێنە گێڕاومەتەوە لە کتێبی هەر نووسیومە یعنی جاری وا هەیە مامەحەمەیە بوو ئالێرا نوێژە کرد تۆ سێرما ئالێرا نوێژە کرد مامەحەمە خێڵی هین بوو نەزم ئامانیان پێ و خەڵکی دەی مچەکوێر بوو مچەکوێر دەیەکە لە بینی قەرەداغ و دەربەنی خانە جا پیاوێکی زۆر فەقیر و زۆر بەڕاستی يعني لە دەروێشی شەخانی سۆڵە بوو بەڵام معنای تەخوای پێوە دیار بوو خۆی گێڕایەوە فەرمووی عەسکەر بووم لە شارەبان عەسکەر بووم لە شارەبان وتی ڕۆژێکی جومعە بوو عوتڵە بوو پێنجشەمە و جومعە عوتڵە بوو لە عەسکەریە هەر دوای پێنجشەمەی تر عوتڵە بوو هەتا بەیانی زووی شەمە وتی یەک دوو ڕەفیقمان لەگەڵا بوو من و کابرایەکی سۆڵەی باوە خۆشێنی وتیان با بچین ئێمە خزمێکمان هەیە ناو ئەو باخا کۆمەڵێ خانووی تیا بوون باخەکانی شارەبان ئەچین بۆ ناو خزمەمان وتی کە کەوتینە ڕێ ئێمە کەوتینە دو ئێمە دوو کورد بوون وتی من و ئەو ڕەفیقەم خەڵکی باوە خۆشێن بوو وتی کەوتینە دویان ئەوان بە تورکی و بە عەرەبی قسەیانە کرد ئەنزانێ بە تورکی و عەرەبی نازانین وتی منیش وتم کاکە ئەوان کوردیان باشە زانی وتم کاکە بۆ کوێمانە بن خوا بۆچی شتەکە لێ ئێمە ئاشارنەوە وتی وەڵا ڕاستانێ ئەو خانە بەرزەتان چاوتێوە لە ناوئنا ناو باخاوتمان بڵێ وتی وەڵای کۆمەڵی ئافرەتی خراپی تیا ئێمە بەلا ئافرەتە خراپان ناچی وتی ئەمیش خۆی دەروێشی سۆڵە وتی کە لەگەڵ وای وت دەستم کرد بە گریان زۆر ئەیگەڕایەوە بە دڵێکی سادە و خوافریکان نەماویست وتی دەستم کرد بە گریان وتم وەڵاهی من دەستی شێخی قەمچەڕێشم گڵاو کردووە شێخی سۆڵە پێیان تۆ شێخی قەمچێڕەش وتی من دەستی قەمچەڕێشم گڵاو کردووە ئیسە بێم بۆ لای ئافرەتی فاسید وتی وەڵی گریان گرتمی وتی ڕەفیقەکەیشم کە خەڵکی باوە خۆشێن وتی وەڵی کاکە حەمە تۆ نەچی بەخۆ من ناچم وتی وەڵایش کەوتە دوام هاتەوە ئیتر ئەوان ڕۆشتن ئەمە تەقوایە تۆ لەویا بگەڕێیتەوە لەویا یعنی ئەمە بەڕاستی ئەگەر تەقوا نەبێ یعنی ئەمە نمونەمان زۆرە لەما مسلمی کوڕی یەسار ئەڵێن زۆر جوان بووە ئەلێن ڕوومەتێکی زۆر جوانی هەبووە لە کەعبا لە ناو مەکا بڵێن مەکەی کۆن هەڵبەتە وابزانم مسلمی کوڕی یەسار تابعیە سەحابە نییە تابعیە تابعیە بیزەمت بێرم نەماوە ئەلێ ئافرەتێک لە مەکا بۆسەی بۆ دانابوو کە بەناو کۆڵانەکانی مەکا هاوا چوو بۆ بەیت بۆسەی بۆ دانابوو چاوەڕێ بۆ ڕۆژە زەفەری پێبێنێ ئەوە نەجوان بوو مسلم ئەلێ سەفەرێکیان ڕێ پێگرت وتی ئەبێ بێتە ژوورۆ لەگەڵما دیارە ماڵەکەی چۆڵ بۆ ئافرەتەکە وتی وەڵا جاقەی جێکا منش ئامادەم بەڵام من شوێنە شارەزام لەمەی تۆ باشترە با بڕۆین بۆیە ئەمەی تۆ جێ گومانە وتی بەناو چەند کۆڵانێکی ئەوسا کۆڵانەکانی مەکە دیا زۆر پێچ و پلوج بوو و دەرگایشی زۆر تیا بۆ حەوشەی بیت
وتی بەناو کۆڵانێکا بردی بە چەند کۆڵانێکە پێچ و پلوس بردی ئافرەتەکەی زانی ڕاستەکە حتا بردێ ناو ماڵی کعبەوە ناو قەرەباڵغەکەی ساحەی کعبەوە لای کردو بەلای ئافرەتەکە وتی ئەوە من ئامادەم فەرموو وتی ئالێرە ئامادەی وتی خوا بگرێ ئەی خەیچێکە وتی تۆ ئەگەر لەم خەڵکە بۆ ترسی ئەی لە خوا بۆ ناترسی ئەلێ فەتابەت تەوبەتەن نەسوحە ئافرەتەکە تەوبەیەکی نەسوحی کرد کە ئەوەی لە موسلیمی کوڕی یەسار بینی جا بەڕاستی ئەمە تەقوا نەبێ قەت بەعزێ کەس پێ مەڵێ کورە ئینسان شیری پاک بێ وڵا بەخوا خراپە ناکە و کورە ئینسان ضەمیری هەبێ خراپە ناکە کورە شیری پاک پاکە ڕاستە ضەمیر هەیە بەڵام وەڵاهی نە شیری پاک و نە ضەمیر بە بێ ئیمان یعنی ضەمیری بێ ئیمان شیری پاکی بێ ئیمان قەت لە کاتی ئەو لاپاوانە خۆی ناگری ئەوە دڵنیابە هیچ کات خۆی ناگری جا لافاو خۆ هەر لافاوی ئافرەت نییە کۆمەڵەشت هەیە زوين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام والحرث ششت لو آيات بيان كراو إنسان أمشتاني بلا وجوان كراو كخوي ناقري لبر لا بايوانه من النساء كيكميانا والبنين كرو مال وشتي زور والقناطير المقنطرة مالو سامعني زور يتربى هرشي ويبي دولار بدينار بألتون بفرقناك والقناطير المقنطرة من الذهب والفضة كتائس ذهب وفضة لعالم عملة أساسية ودوانا والخيل المسومة أسبو ولاخي نشانة دار كراو سيارة إيسي والأنعام حيوانات يعني وهي عارزوي أو هي دائما أعجلي زور به والحرث تيلقى تسير كان باخ تيكر بو خلقه سبرو قراخي اما او قوبي قراخي اما لهمو هناك لهمو هاوينك لماني چوارو هتا ماني ده باورك 2000 سر حيواني تيابو هي قرمياني شو هي قراخش حيوان تالا ورا همي جگي حيوان واجل داري يسبرو جاني على حركه جاني على خلق ايو خواتو او كان كايو خوايا حصارا كردوه هر سيارك شو دور بس زار ليسن او حرث والحرث جاء مخوا هم ين ضميري ان ببران وهم شان وكوبلين شيران باك بو هاتي بسر هاو كوابو برام نشيري باكون الضمير لبر لا فاوي امشى شتاخ وين اجري الا ايمان نبي لا ايمان وتقوى خو يجري ايمان مع العمل ايمان مع التقوى ايمان مع الاخلاص العوامل بركويه هربو نموني نحو سي نموني انيتو افرمي ايش يعني افرمي هلك الناس الا العالمون خلق هلاك شو الا وانا عالم نبي نموني دوهم هلك العالمون الا العاملون أول شيء هنا عمل بله أول شيء عالم هرب هلاك شو إلا أوانا نبي كعمل بعلم أنا كان لأن من يسهم عليه هلك العاملون عدا المخلصين إلا المخلصين أوانا شيء كعمل شاك كان هرب هلاك شو إلا ما قال كسي عملكي بإخلاص وبه والمخلصون على خطر عظيم تيب كيو روجان كيو تناو جوبانيك وجوباني فتنة كان الشيطان كواب براسي برام تقوى أبي لقل أمهم هنيشاك خوفر والمخلصون على خطر عظيم أبي دائما دعاش كي هر كسي بخويا بنازي بقدرتي خويا بنازي لبر ولا حول ولا قوة إلا بالله كنز من كنوز الجنة أبي دائما بلي خوايا والله إن أعزائي خم بلي بخوا خوايا بأعزائي خم دورك عنوش مناكر يعني التوفيق ما وصل توفيق عليه والله بأعزائي خم دور كعنوش مناكر جابران بربة توفيق خذلان أو تاني توفيق وتاني أخوا ريسازي وبو بكا بوكاري خير ريسازي بوكا خذلان أو تاني خواي تعالى ريو آسان كا بوكاري شر ريو آسان كا خوا بنامان بو هرچن إرادي بشرك خوي لقلاية خوا زوري لناكا نبرو چاكا نبرو خرابة بلام دائما دعاء كين من خواي التوفيق مان بي خواهد توش خذلان ما نكري
فقهی گەورەیە لە چوار مەزهبەکەی ئیسلام و مسلمانان کە خۆمان شافعی مەزهبین. ئیمام ئەحمەد فەرمێ ئەچووە خزمەتی بشتی حافی، پیانەوتەی ئیمام باشە بۆچی بۆ لای بشتی حافی؟ پیاوێکە پێپەتی خەڵک متهەمیەکە بۆ دەڵێن شێتە و داماوەی فەرمەوە یەکێکە لە هەرە وەلیە گەورەکانی خوای گەورە، معریفەی خواناسی لەوە فێرە بم، عارف بەخوایە. بەڵێ لە فقه و لە علومی حەدیث و لە علومی قورئان و لە علومە ئیسلامیەکانە بەڵێ من عالمم، بەس ئەو عالمە ئەو مامۆستای منە لە معرفەت الله، لە ناسیری خوای گەورە و عارف باللایە. لەبەرەوە بشتی حافی بەچی گەیشتاوە کە ئەم ئیمامە گەورانە کە ئەم پیاوە گەورانە بشنە خزمەتیە. فەرمێ بشتی حافی پیاوێک بوو، پیاوێکی ئاسایی بوو، نەک ئاسایی بەڵکو گوناهبار بوو، ئارەخۆر بوو، خراپەکار بوو. ئەفەرمێ ڕۆژێکیان یان شەوێکیان بە جادەیەکە بە شوێنێکە ئەڕۆژ سەرخۆشیش بوو، بینی پەڕەیەک کاغەز کەوتووە کە سەیری کرد، ناوی ئەڵڵای لێ نووسرا بوو، ناوی خوای لێ نووسرا بوو. جوان جوان پاکی کردەوە، شۆردی هێنایەوە ماڵەوە، عەتری لێیە، لە شوێنێکی زۆر جوانە پاراستی. ئەدەب لە خزمەتی خوا پێتەگەیەنێت. بێئەدەبی وەلەوکان زۆر دینداریش بی بە هیچ جۆرە پێت ناگەیەنێ و نابیتە خۆشەویستی خوا. ئەدەبە لەگەڵ خوا، لەگەڵ پێغەمبەری خوا، لەگەڵ ئەولیا و دۆستانی خوا، لەگەڵ عولەما نەبێت، عولەمای حەقیقی ئاخرەت نەبێت، ناگەیتە ئەوەی کە بەڕاستی ببیتە متەقین و نزیکی خوای گەورە ببیتەوە، دوورە بی لەخوا. بۆیە بشتی حافی بەس بەوەنا ئەفەرمێ لە شەوە پیاوێکی ساڵحی خواناس خەوی بینی، لە خەوا بینی کە بانیان لێ کرد کە بچۆ بە بشتی حافی بڵێ مادەم ئەو ئەدەبی لەگەڵ ئێمە پاراس، خۆشەویستی ئێمەی پاراسەوە، ئێمەش ئەومان گەڕانەوە بۆ لای خۆمان و ئەومان کرد بە خۆشەویستی خۆمان. سێ جار ئەو خەوا بینێ کاچێوە بشتی حافیەڵێت لە خۆشییانە ئەو ڕۆژە کە پێڵێت ئەڵێ وەڵڵاهی من شتێکی هەر ئەوە نەم کردووە، هیچی کەم نەکردووە، ئیتر نەعل و پێڵاو ناکاتە پێی، بۆیە پێڵەن حافی. ئەڵێ چونکە مادەم سەرەتای تەوبەکەی من بە پێی پەتی بووە وعد بێتر پێڵاو لە پێ نەکەم، ئەدەبەن لە خزمەتی خوای گەورەیە. بوو بەو خواناسە گەورەی کە نمونەیەکتان لەسەری بۆ باسەکەمەوی شەوەیە. ڕۆژێکیان چوو بۆ ماڵی خوشکەکەی، شەو داهات، شەو وتی منە مێوە بچمە سەربان، لەوێ لە خزمەت خوای گەورەیە عیبادەت بکەم. خوشکەکەی وتی ئارەزوی خۆتە. ئەڵێ کە ڕۆشت لە قادرمەکانیا لە پیلکانەکان کە سەرکەوت، لەوێ حتا بانگی بەیانی فەرموو ئاوا سەری ئاسمانی کردووەستا، نەڕۆشتە سەرەوە. ئەڵڵا لەو تەئەمولە جوانانە کە متەقیەکان خواناسە ڕاستەکان هەیان بووە. کە هاتە خوارەوە خوشکەکەی پێیوت هەستم نەکردۆ لە سەربان بیت، دابەزیتەوە بانگی بەیانی یاچوی بۆ مزگەوت. بۆچی برام، بۆچی نەچیتە سەربانەوە؟ وتی کاتێکە لە قادرمەکان سەرکەوتم لەوێ فکرێکم بۆ هات، من کە لە شاری بەغایە ئەژیم، سەدان کەس هەیە وەکو من ناویان بیشرە، بەڵام مەسیحیە، جوولەکەیە، ئاگرپەرستە، یاخود مسلمان نییە، یان دوور لە خوایە، یا مسلمانێکی دوور لە خوایە. خوای گەورە چ مەرحەمەتێکی نوان لەناو ئەم هەموو ناو بیشرانە منی هەڵبژاردووە و کردومی بە عەبدی خۆی و ئەم تەوبەی خەڵات کردوم و ئەم ڕێگەی پیشان ناوم. ئازانم بە ئیستیقامەت، بە تەقواداری، بە ئەدەب لە خزمەتی خوایە عەبدەکانی خوا ئەگەنە ئەو مەقامە بەرزانە و ئەو ترۆپکە جوانانە لە معریفە و معریفەت الله و ناسینی خوای گەورە. خوای گەورە بمان گێڕە لە تەقواداران، بمان کا بەو عەبدە ساڵحانەی خۆی کە تەقوادار بوون، بە ئیمانی ساغەوە ژیان، بە ئیمانی ساغەوە مردن، بە تەقوا و بە ساڵحی گەڕانەوە بۆ خزمەتی پەروەردگار. خوای گەورە منیش و ئێوەش و سەرجەم ئیمانداران بپارێزێ لە دنیا و قیامەتە لە ئافات و بەڵا و مصیبەتی دنیا و لە ئافاتی سەرمەرگ و لە عاقبەت شەڕی بمان پارێزە. یا رب یا رب یا رب یا رب العالمین. اللهم آمين يا مجيب السائلين.